کوردستان لە ڕووی گەشتیاریەوە سروشتێکی جوان و دڵڕفێنی هەیە. خاکێکی کشتتوکاڵی بە بەرهەمیشی هەیە. تێکەڵکردنی بواری گەشتیاری بە کشتتوکاڵ دەتوانێت ببێتە کایەکی سربەخۆ بۆ کارکردن و سەرچاوەیەکی نوێژ بێت بۆ داهاتی دارایی و پێشخستنی کەرتی تایبەت. ئەم بوارە لە چەندین وڵاتی جیهاندا برێوی پێدراوە. لە کوردستانیشدا کارمان کرد تا پرۆژەی گەشت و کاڵمان سەرپێخست. دەستمان کردووە بە پرۆژەیەک ناومان ناوە گەشت و کاڵ ئەگرۆتوریزم. کاتێک گەشتیاران دێنە کوردستان دەتوانن سەردانی کێڵگەکانمان بکەن و ئاشنای بەرهەمە خۆماڵیەکانمان بن و لە هەمان کاتیشدا جوانی دڵفێنی کوردستان ببینن. ئەم کەرتە نوێیە دەبێتە هۆی دابینکردنی ڕێژەیەکی بەرچاو و هەلیکار و سەرچاوی داهات بۆ خاوەن پرۆژە کشتتوکاڵیەکان و بوژاندنەوە بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ لە کوردستاندا. بۆ ئەوەی بناغەیەکی بەهێزیش بۆ ئەم کەرتە نوێیە دابنرێت، ئەمڕۆ نووسینگەی جێگری سەرۆکوەزیران بە هەماهەنگی وەزارەتی کشتتوکاڵ و دەستەی گەشت و گوزار لەگەڵ هەردوو ڕێکخراوی ZOA هۆڵندی و GIZ ئەڵمانی پرۆپۆزەڵی پرۆژەی گەشت و کاڵی پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵا کردو بڕیاردرا ببێتە ڕشتەیەکی نوێی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی کوردستاندا.